دەمێکە دەشێوێنن وێنەی خاک و وڵاتم، هەر خوڵامی خەڵک بووم بۆیە بێدەستەڵاتم. ئەوە بە شعرێکی جەنابەت دەستمان پێکرد کاک عەبوودجان. پێم خۆشە بزانم لە کەنجەوە شنۆت نەدیوە. وەڵاهی لالۆ دەستەکانت خۆش بێت، سپاس دەکەم. ئەمن 24 ساڵە لە دانمارکم، نەمتوانیوە شنۆ ببینم، بەڵام پێشێ لە سۆران بوو. هەر وەختێک پێم خۆش بە کێوەکاندا شارەدا بووم، دەچمەوە بۆ گوندەکان، نەدەچم بۆ نێو شار، کەم وا هەبوو بچم، بەڵام لە دێهاتەکان دەمتوانی مانجێک دوو مانگ بە کەیفی خۆم بووم چەند بمێنمەوە دەمامەوە. بەخات چاق. ئەرێ وڵاتی خۆی شڵا بە ئازادش نەدەکرا. ئەدی لە کەنجەوە هەڵقەندراوی لە مەڵبەندی خۆمان. وەڵاهی ئەگە بوومە بە پێشمەرگە هەڵقەندراوم هەتا ئێستا لە 44 ساڵ. 44 ساڵ. ئەرێ وەڵا دەبێ ئەزمموی ئەو 44 ساڵ دەربەدەری زۆری شت فێر کردبی. ئەرێ وەڵا ئەزمموی ئەو دەربەدەریەی ئەمنی کرد بەو ئەو بەکر ئیسماعیلەی کە ئێستا قسەی لەگەڵ دەگەی، ئەمنی کرد بە شاعیر، ئەمنی کرد بەڵام بەسی بە زۆر شت زۆر شت. زۆر باسم لێ وەرگرتووە. جەنابەت پێم وایە مەدرسەش نەچوو یا چەند کلاسی کەمت سەوات هەیە، یعنی تۆ شێعر دەنووسی ئێستا، پێم خۆشە بڵێک باسیۆم بۆ بکەی. وەڵاهی وەی ڕاستی بی ئەمن بابم بەڕەحمەت بی کەسێکی زۆر مسڵمان بوو، ئاواتی ئەوە بوو ئەمن ببم بە مەلا سێ چوار فەقێم لە تەنیشتی بڕۆ. هەر منداڵ بووم ئەمنی ناردە ڕووی لەکن مەلا حەمەدەمین قۆرغانی بەڕەحمەت بی نەماوە، بەڵام مەلا کەریم قۆرغانی ماوە، ئەو لەوێ دەرسی قورئانی خوێن بوو، ئەو دەرسی بە من دەکوت. بەڵام بە قودرەتی ئەو خودایی لە قورئان خوێندن تەنبەڵترین قوتابی بوو. بە عینجەی پێدەکوتم، جا دۆستێکی باریشم بوو، دەیکوت بابت هەتی و ئاواتی ئەوەیە ئەتۆ ببی بە مەلا و چوار فەقێ لە تەنیشتێ بڕۆن. ئەمیش زۆر خۆم ماندوو دەکرد، بەڵام نازانم منداڵ بووم فێر نەدەبووم. سێ مانگ ئەمن لە دڕووی لە ماڵی خزمێکی خۆم بووم، نێوی مام حەمەدەمین بوو، منشور بوو بە حەمەدەمین سۆنە. بەڵێ بەخوای ئەو سێ مانگەی نیوەی قورئانم خوێند و ئەگە دەهاتمەوەش بام لێکوت کاکە چت کردووە، میش دەمکوت زاری گورجی فێر بوومەوە و سوورەتی ئاتەل کورسی فێر بوومەوە، بابم وەخت دەبوو بەفڕیتن فەقیرێ. سرد نییە شوێنم لە گوندی ئێمە، گوندی هەیە گوندێکی گەورەشە، بەڵام لەم عەلیم هەبوو نە مەدرەسە هەبوو. ئەمن کە چووم بووم بە قوتابی لە مەدرسە تەمەنم 11 ساڵ بوو، بەڵام 12 ساڵ و 13 ساڵیشی لێ بوو لە مەدرسەکە. تقریبەن ساڵانی چەند دەکا ئەگەر تەقریبی؟ بۆ خودای ئەگەر شتێک بڵێ پیاو نازانم، بەڵام چەند دەکا. ئێستا دەمەی چەند ساڵی؟ ئەلعان بەڵێ وەڵای ئەلعان بە تاریخی خاڵم سجلی بۆ وەرگرتم 1333. 1333 ئەگەوا لای 43 و 45 جوانە بووە ئەو باسی. وەڵاهی تاریخم لە بیر نامێنی، لەبەرەوەی تاریخم نەدەزانێ وەختی. بەڵێ ئەگەر چوین ئەمن لە شێخانە دوای لە دڕووی هاتمەوە چوم لە شێخانە دەستم دەخوێن، لە شێخانەش ماڵە خوشکم لەوێ بوو. بەڵێ بابم هاتەکن مامۆستا مەلا مرادی ڕەحمەتی قی مامۆستا ئەو کوڕە دێدەمە دەست و بیکە بە مەلا، ئەویش قی باشە مام عەلی. وەڵا لەوێ بووم، فەقەیەکی لێ بوو، نێوی مەلا سولەیمان بوو، لاڵ بوو، ڕۆشتی کابخوێنەوە، ئەمیش هەموو هەڵە و پەڵە بوو، بە هەموو دەمایە خۆی زلێکی لێدام، ئاوم لە چاوی هات. مستەعیدێکی لێ بوو، نێوی مەلا عەلی بوو، خەڵکی سۆفیانێ بوو، کوتێت و بۆ لەو منداڵە دەدەی، کوتی هیچ نازانی، هیچ نەزانی نابینی. پێم شەرم بوو بگریم، دەنا حەق بگریە بەم وای دێدەم. وەڵا ئەویش لەگەڵم خەریک بوو، هەر ئازانە بووم لە قورئان خوێندنی. ڕۆژەکە هاتمەوە گوندی هەیە،
منداڵەکانی ڕەفیقم کچان ئەو بەکر معلیم هاتووە مەدرسە هەیە لێرە بخوێنە ئەمیشتم باشە ناتەوە شێخانی وەڵا چوم کتێب و شتەکانم هێنانەوە و هەندێک عەرەبی و مەڕەبیشی پێکردبوو مەناسلێمان وەڵا هاتمەوە و لە هەیە سوپای دانیشەکە نێوی جەواد بوو تورک بوو بەڵێ قوتابیەکانی هاوسینی منی شەڵاگە جوان لەندەنجی من بوو ئەمن دەناسنەوە بڕەکان لە من گەورەتر بوون لەنیشت و کەتر جێدا بوو بەڵێ ئەمن 11 ساڵ بوو 11 ساڵە کە چوومە ئەو مەدرسەی پێم خۆشە ئەگەر نێوەکان دەبیرن نێو یەک دۆکان هەر بڵێ نێوی دانیشت بۆ پێم بڵێ چەندانەیە کە با باسییان بکەیت وەڵا ئێشان حوڵای دەروێش مارکی بوو جیرانی من بوو ئێستان حەسەنی دەروێش حوڵای بوو یەک محەممەد ڕەفحەتی بوو یەک خادر خزر تاج بوو نەماوە ڕەحمان مەولود و ڕەحیم مەولود بوون هەرزتکەم حیسا زەرزا ئەوەی بۆ چەکداری حکومت جاش بوو ئەوی شاو کلاسی من بوو بەڵام ئەو بەستی نووسڵ باوەڕ دەکەم لە من چووکەتر بوو بەڵام کاک محەممەد لە من گەورەتر بوو کاک ڕەحمان لە من گەورەتر بوون جەماعەتێکی ئەوانە کچێکشمان دەگەڵدا بوو نێوی مریەم بوو کچی مام حەمکەی ڕەحمەتی بوو دوای مێردی بە عوسمان قەرەنی ئەو کچە دەرسی ئیدامەدا دوایە ناوەڵڵا ئەوانەی دەگەڵە من لێ بوون کەس دەرسی ئیدامەی دەرسیان نەدا بەڵام سوپای دانیشەکە هەم بەفەر بوو هەم تولک بوو هیچی لێ فێر نەبوو لەگەڵ خەڵکەکە کێشەی کرد وەڵا دەریان کرد دوای سوپای دانیشێکی دیکە هات نێوی فەرەدی و کەیوانی بوو خەڵکی بڕوجێن بوو بڕوجێت ئەمە ئەو وەختی گامێشێکمان هەبوو دایکم ماستی لەو گامێشە دەگرت ئەمە لە چەند سوپای دانیشی پێشێش کلاسی یەکم تەواو کرد هەموو ڕۆژێ پیاڵک ماست و دووسێنانی گەرمم بۆ دەبرد سوپای دانیشەکە دەگەڵم زۆر بوو برادر پیاوێکی چاچی بوو یەکەم کەس بوو هەیە لە 100 ماڵی تێدە پەڕی دەگەیشتە 100 ماڵی ئەو وەختی ئیلا عەوزی پیاوانی لێ بوو یەک ماڵی شتوالێتی نەبوو ئەو سوپای دانیشە بە زۆری بە هەموو خەڵکی ئەو گوندەی توالێتی هەبوو یعنی بۆ هەموو ماڵەکان بۆ هەر هەموو ماڵەکان کەسێکی زۆر ئاغا و زانا و شتوا بوو بەوەی حکومەی کە ئەمی زۆر لێکی بوومە پێشێ زۆر خۆشی دەویستم نازانم جارەکەی دیکەش بۆم باس کردی لە کنەوی کلاسی 2 سێم تەواو کرد بەو 2 ساڵی یعنی جەنابەت کە لە دەرسی مەلایەتی وشتی هیچ فێر نەدەبوویوانە لەوێ 2 کلاس دوێگراتەوە بە فارسیت خوێندی بەڵێ بە فارسیم خوێند مفتری مەدرسەش بوو مار منداڵک بەدپەڕی کرد بە نێوم دەنووسیدیان کو دەگەدەیە دەرێ وەڵاهی لێ دەردین دەم گوتکا کە سوپای دانیش دەڵێ بنووسە من دەنووسێ باشە بۆ خۆت کە مفسیر بووی لەوایندی گەورەتر بووی بەدفەرتر بووی هەموو توانای خۆم ئەو کابرا وای لێ کرد بووم هەموو توانای خۆم بۆ دەرسەکە بەکاردێنا ئەگەر چوومامە مەزراس کتێبەکەم دەگەڵە خۆم دەبێت کەیفت پێدەهات لەوێ وای لەبەر دڵی شیرین کرد بووم ئەوەی لەوێ شتێک پێت بووم زۆر کەم ئەو هەموو قوتابیانە کاک محەممەد ڕەفحەتی هیچ فێر نەبوو ڕەحمان مەولود و ڕەحیم مەولود هیچ فێر نەبوون قادر خزر تا شتێک پێش بوو مستەفای مامدیجۆ هیچ فێر نەبوو محەممەدی مامدیجۆ هیچ فێر نەبوون حەسەنی دەروێش حەوڵا و عەبدوڵای دەروێش مارفی شتێک فێر بوو زابا ئەگە لێ ڕاوەستین باسی ئەیسا زەرزات کرد ئەیسا زەرزا بە منداڵی چلۆن منداڵێک بوو وەڵاهی منداڵێکی شەلاتی بوو بە ڕەحمەت بابیشی هەر پیاوەکی ڕێک و پێک نەبوو لە گوندی هەیە ئەوانە ئاغان نەبوون یەک ڕەحیەتیان هەبوو ئەویش بام عەمکە بوو 2-3 زەویان لە قەبرستانی هەبوو دەنا هیچیان نەبوو هەیە 4 بەش ئیموساخانی بوو 2 بەشیش ئیبارام خان و مەجید خان و ئەوانە بوون ئەوان 3 برابوون یعنی بە منداڵیش ئەو ئەیسا زەرزا منداڵێکی ڕێک و پێک نەبوو خوێن شیرن نەبوو هەر باش نەبوو لێ بنێڕە دەرس وشتیشی حتمما نەجوان نەدەخوێن نەیخوێن
وای ئەوە زانیارێکی جالب بوو چۆن ئەمە بۆ خۆمان بە منداڵی لی دەترسام ئەگە دەهاتە دەهاتە حەسەن نورانێ ئەوە نییە کافێکی زەلامی هەبوو هەمیشە گۆچانێکی بە گۆچانی لێش هەرچی پیاوێکی گەیشتبا لی دەدا و یعنی تەسویرێکی ناخۆشی لە خاتراتی مندا هەیە بەرحاڵ وەڵاهی هیچ فێر نەبوو بەڵێ بەڵێ بەو حاڵەی جەنابەت بووێتە شاعیر غەریبی لە ئەسڵدا غەریبی و دەربەدەری و کوردایەتیە تۆی کردوت شاعیر وایە بە نەزەری توش وایە ئەرێ وڵاتانە هات چێ ئەمن شعرم نەدەنووسی بەڵام بەو حکومەی ئەمن دوایی کە بوو گەورە بووم و بابم ئەمنی کرد بە دەروێش و چوومە کۆڕی دەروێشان لەوێ بووم بە دەپەڕان شعرانم دەخوێندەوە و کۆڕی ذکر و وەڵا دەفەیەکی باشم لێدا 15 ساڵم دەفە بۆ شێخ نەزمەدین لێدا 15 ساڵ دەفا ئەرێ وەڵا جەناب ڕەفیقی دەگەڵ چێ و چێ دەفەر لێداوە دەگەڵ ماڵا وانێ چێژ نەبووە ڕەفیقی ئەوەی تەنەکە سازیان هەبوو سمای ناڵبان دەگەڵ کاک سمایل ناڵبەن دەگەڵ ئەویش لێت داوە نییە کاک سمایل خای ئێمە بوو ئەو وەستا بوو ئەو عەلی کوتاڵ وەستا بوون لە دەفەلێدا لە مەنتیقەی شنۆ و لادان کەس وەک ئەو دوو نەفەرە دەفەی لێن دەدا دەی جالبە ئەوان وەستا بوو دیارە کاک هەلی کوتاڵ پێم وایە فەوتی کردەوە نییە وای ئەو ماوەی مابوو زە ئاگام لێ نییە بەڵام کاک سمایلی شەرمەوە کاک عەلی باوەڕ ناکەم فەوتی کردی ئیشاڵڵا تەمەنیان درێژ بێ و ساغ بن دەگەڵ کاک ڕەسوول شێخ محەممەدی ئەدی چی ئەویش دەفەیر لەگەڵەوی هەر 15 ساڵەکە پێکەوە بووی بۆیە باسم کرد کاک ڕەسوول بۆ خوازبێنی خێزانم زۆری زەحمەت چێشا پێم خۆش بلێرەوە سپاسی بکەم کاک ڕەسوول هەر 15 ساڵەکەی کە دەفەمان لێدا پێکەوە بوو ئەگەر مەجلیسان کەس نەیدەزانی ئەمن ڕەسووم یا ئەو بکرم ئەوەندە لێگنی زوو بووین ئەو وەخت وەک مامۆستای من هەژاری لێ هاتەگەوایە ئەرێ وەڵایەگە دەستمان پێکرد بەڵام ئەو پێشەمیش لێیدا بوو ئەو بابی دەروێش بوو بەڵام ئەمن بام دەروێش نەبوو ڕەحمەد میمام شێخ محەممەد دەروێش بوو کاک ڕەسوول لەکن سەید عایوان دەفەی لێدا بوو ئەو بەڵام ئەمن زۆر باش زۆر باش خۆشەویستان میوانی بەرنامەکەی من کاک هەبوو ئیسماعیلی یەکێک لە پێشمەرگە دێرینەکان و تێکۆشەرێکی دێرینی ڕێگای کوردایەتیە ساڵانێکی زۆرە دەربەدەری دیوە بە قسەی خۆی کە دوایە بۆمان باز دەکا چەند قۆناغی جیاوازی ژیانی دیوە قۆناغی زۆر جیاوازی تێپەڕاندووە کە لەوی پیاوێکی پوختە و قورس و قایمی دروست کردووە کە غەریبەتی کردوێتە بە شاعیر بە نووسەر زۆر شت کاک هەبوو پێم خۆشە ئەو شیعرە خۆشەم بۆ بخوێنیەوە ئەوەی ئێستا دەستم پێکرد بەوی دەستمان پێکرد لەگە لە بەردەستە بەڵێ وەڵا ئەو شیعرم هەر بۆ بەدبەختی کە خەڵک زۆر دەکوژرا خەڵکی ئێمە بە قسەی ئەوانەی کە دوژمنی ئێمە بوون شیعرەکە ئەوەیە دەڵێم دەمێکە دەشێوێنن وێنەی خاک و وڵاتم هەر خولامی خەڵک بووم بۆیە بێدەسەڵاتم ئیرسی باب و باپیران خوڵامی شێخ و میران نەزەر سواری ئەسب بوو ڕاناش کەوتە نێو بیران سەر قاپڵەیە لە هەڵان زارێ بەخۆی دانایە زۆر هەرزانمان دەفرۆشن تەنیا بە مەرحەبایە توخوا لە ئەو حەسرەتدا ئێستا ئەوە ڕەوایە بەدەستی خۆن دەفوژین دوژمن دەدا فتوایە مەلحەم مەکەن ڕەفیقان قەدەری کورد ئەوایە ڕۆژێک لە دەستی تورکان فارس ئاگری بنکایە زبانیان چەند شیرنە بۆن دەکەن لایە لایە گەر لە مێژوو ڕامێنی سێڵاوی خوێن هەساوە لە زەز ئەو جووتە برایە
سێڵاوی خوێن هەستاوە لەدەست ئەو جووتە برایە کەن ڕەفیقان قەدەری کورد ئەوایە ڕۆژێک لە دەستی تورکان پاریس ئاگری بنکایە ناکەم باسی عەرەبان براینە ناڕەوایە ئەنفال و چیمیاباران دەنێو جان تایواندایە شیژ و کوڕی کوردانن هەموو ڕەنجیان بەبایە بانجی دێموکڕاسیکەن بانجی حەقی تێدایە ڕێبوار وێڵ و سەرگەردان ماوە لە دوای ڕێگایە گەڕاست بدرچێنی پێ دەڵێن کوانێ وای یارەبی دەست خۆش بێ من بخۆم زۆر لە شێعر حاڵی نیم بەڵام ئەوەندەی سەرنجم داوەتێ ئەو شێعرەی جەنابەت ئاهەنگێکی زۆر خۆشی هەیە موسیقایەکی زۆر خۆشیەیە پێم وایە ئەو زەمانە ئەو ساڵانەی دەروێش بوویە و دەفەت لێداوە تاسیری ئەو ساڵانە لە ئیستعدادی شێعرەکەتدا دیارە کاک هەبوو زۆر جوان یعنی ئیستعدادی ینی مۆسیقات تیا هاویشتە مۆسیقایەکی زۆر خۆش و پێم خۆشەوەش بڵێم لە خوێندنەوەی شێعردا زۆر تایبەت دەخوێنێەوە بەڕاستی ئیستعدادێکی جالبت هەیە جوانی دەخوێنێەوە ینی زۆر شاعیر هەنا شێعری خۆیان نازان بخوێنەوە بەڵامە تۆ شێعرەکەت ئەوەندەی خۆش ئەوەندەش خۆشتری دەخوێنێەوە دەست خۆش بێ سپاس دەکەم زۆر پێ جالب بوو دەنگی شت خۆشە نازانم چۆنە گۆرانی یان سرود ئەوانە دەنگت بۆ مۆسیقا بۆ گۆرانی خۆشە وەختی خۆی ئەگەر بابم ئەمنی کرد بە دەروێش دەترسی گۆرانی کردمێ دەروێش دەیکوت دەبی بە چاواش ئابڕووی مەدەبێت دووسێ گۆرانی بێشە بوون لە منتقەی ئێمە مرادەشە لێ ڕەحمەتی بوو مام سوڵتان بوو قادر قاوەڕی بوو ئەوانە دەهاتن لە گوندان گۆرانیان دەکوت جا لە هەر گوندە چێ من کە تۆزێک گەورە بووم داوەت هەبا لێشیان نەجەڕا بامەوە من دەچوو کەچوو باشم لێ خۆم مەعالیفی دەکردن ئەلمدادەنا کەوڵم ڕادێخست گۆرانیم دەکوت هەر یەک کەرەت چوبان بۆ جایدی کە خەڵک لی دێ فێڕەمەوە هەرێ وەڵا گۆرانیم پێخۆش بوو دوای ئەگەر تەشریفی شیعەسەن هات بۆ هەیە و شێخ نەجمەدینی کوڕیشی لەگەڵ بوو شەوێ لە ماڵی ئێمە نووست ئەویش بابم کوتی قوربان بیکە بە دەروێش بەخوای ئەوە دەبیتە چاوەست بە هونەرمەندیان دەکوت چاوەست زۆر تند و سنیەتی زۆر عەجیب بوو زۆر کابرایەکی نوێشکەر و ڕۆژوگەر بوو خاڵی خۆش بێ کوتی باشە ئەمیش پێم کوت کتم یا شێخ ئەگەر ئەتوو بێ ئەو گوندەی و دەروێژ لە گوندی جەزم بن داوەت لەو گوندەی بگەڕێ بە قورعان ئەمن دەبی بچم دەنا ناتوانم ئەویش بە پێکەنینەوە کوتی بچوو بە پێکەنینەوە کوتی بچوو گاگە و بگرچنیە وڵایدی بە دەروێش 15 ساڵ لێدا بەڵام زۆر ئیستیفادەم لە دەروێشاتی ئەمن کرد بەڵێ دیار تەسیرەکەی دیارە باشە بە منداڵی کاگا بوو شەرمێون بووی چەم چ زۆرە منداڵێک بە منداڵی ناوەڵا ناوەڵی خەڵکی گوندی ئێستاش ئەوانەی ماون ئەمن ئەگە بوومە 12 ساڵە دەگەڵ منداڵکەم دەگەڵام دەچوومە نێو ڕێنسپێن دەستیش زۆریشم قسە دەکرد کوڕەدایان کوتەش باتی مێرچی سەرت بردی زۆر باش شەرمێون نەبووم ئەگەر ئاخر جار کە لە شنوێ لە مەئموریەت توشتی بووی پێم خۆشەوەش بە کورتی باز بکەی شتێکت جێرایە ڕۆژی بۆ من چم کوت زۆرش دەزانم نازان چاو ئەو جێی گولە دوێ دەکەوێ بەفدە بەفرێدا وەڵاهی لە نێو شنوۆیە تەقە بوو و منش ئەو وەختی سەرپەل و شتیوا بوو بەفریش لە گۆڕێ بوو دستان بوو وەڵاویش تەقەیە کرا تەقەیەکی زۆر و شەڕێکمان کرد و لە شاری وە دەرکەوت بووین لە خۆر علاقم ئەوە هەڵدەپەڕی تایر بزەینی هەبوو بە ڕەحمەت بێ کاتی دەرمانی بوو دکتۆر بازەی دیشی دەگەڵ بوو بەڵام تاهیر وەسپاتر بوو
دکتۆر بازیت خەڵکی دەیمە بوو. بازی نازری بەڵێ ئەمش کتم جا من لەگەڵ تاهیر زۆر لە من بە عمرتر بوو بەڵام وەک بابوو پڕوابوون ئەمش کورە کتم دکتۆر ئەمە لە عقمەڵە بزیتەوە کتی چۆن ئەگەهات کتیەوە تو گولێت بکەوت و شپڕە لە خوێن بەڵام زۆر لە شاری دوور نەبوون ئەو وەختی حەسەناباد بوو ئەو جێی بازاڕی وڵاغ و شتی وای لێ بوو وەڵا لەوێ لاندا ماڵێکی و بەڕەحمەت بی کتی هیچ نییە هەر گۆشتی گرتووە کتم دەی زۆر باشە عیلاجەشی لێ بکە وەڵا چوینە ماڵێکی تران بۆ هەڵکردین و وەڵا ئەمیش ئەوە لاقم هەڵکرد و حەیب نەبی کونی کردبوو ئێستاش ئەوە فاتمەیەک دێرەدا قەولە 21 مانگ کچم زانم دەرلیێنێنە بەڵێ بەڵێ دکتۆر تاهی بڕۆشی چاو کرد و دوای کتم چی لێ دەکەیت تی پاسەبانی دەکەم ئەمیش کتم نا زۆر دەچێشی پێدی کتم ئەو کەتانە سپی لە شیشەی کەڵاشم کۆپەکەی من ڕاکە لا هاڵێنا دەنێ و برینەکەی ڕۆکە ئەو بیتادینەی پێداکەم تەواوی بەستە کوتی ئاوری دەگری کتم نا هیچ نییە یەک دەقە ئاوری بگرم باشتر لە هەموو خۆش وەڵا دوو پێشمەرگەم لەکن بوون ئەمیش ئێچان نێوی عەوڵا سوور بوو ئێشیش نیم ئەمە دۆزنەی بوو ئەوام کرد بوو کتم تۆن لەسەر شانم داریشن وەڵا ئەگە تێی کرد خوا شایدە هەر هەموو بەدەنم دەتکوت لە حەمامی هاتووەتە دەرێ بەستی یەکداری تا بووە هەتا چاک نەبووە نەیکردەوە تەواو بوو جا وەزعەکە ئەو وەختی ئەوە بوو ئیمکاناتەکە زۆر کەم بوو دکتۆر کەم بوو ئەرە وەڵا گەڕاینەوەی لە منتقەی ماینەوە چوونە حەسەنورانێ و لە حەسەنورانێ پەڕینەوە بۆ دەنخەی دوو سێ شەوان لەو منتقەی ماینەوە جا دوای گەڕاینەوە بۆ شوێنی خۆمان جارێکی لە لای شیرپەزێکی کارت دەکرد لە نێو هەجەما وابزانم ئەو بەڵێ فەرموو ئەو شیرپەزە داوای چی لێ کردی بۆیە دەڵم بە کورتی پێم خۆشەوێ ڕابگەم هەموو شتەکان لێ بپرسم ئەوە لە گوندی خۆمان بوو ئەها ئەو وەختی ئەو شیرپەزە هات گوندی ئێمە چاچی لێ پێی دەڵێت شێرە سوار بەڵێ دوو چاچی لێ شێخ سمایل و شێرە سوار و گرد و قەچیش بەبن تەپکەچی و پیان دەکێرەژن خەڵک داری بووزم و زیرێ نەدەبڕێت شێخ سمایل و شێرە سوار داری بووزری بوو زانە پر شێرە سواری چی مەلەکی گەورەی لێ بوو عیبنی جاری وا بوو زەلێریش دەهاتن لەوێ ئەو وەختی پیان دەکوتن زەلی سواڵیان دەکرد لەوێ دەیانیە قستی فەزیش لەوێ خێوەتێکی گەورەی هەڵدا بوو هاتە دەرکی مزگەوتێ و ئەمیش لەوێ ڕاوەستا بوو خەڵکی زۆر لێ بوو خەڵکی زۆر لە من خوێندەواتر ئەو وەختی هەبوو بەڵام ئەمەندم کوێ خابوو چی بەلەدێ فارسی بنووسی بخوێنی ئەمیش دەستم لەناوتم من چاوەکی لێ کردم کوتی وەرە فۆرمێکی پێ بوو فۆرمەکە شتەکانی لێ نەشرا بوو ئەتوو لیترەکەت دەنووسی و نێوی کەسەکەت دەنووسی و تاریخە بەڵێ وەڵاوێی دام و ئەمیش کوتم دەزانم بەلەد کوتی زۆر باشە بەدوم داوەرە وەڵا ئەمنی برد و چوینە بن خێوەتەکە و دوو سێ کارگەری دیکەشی ئیخۆی دەگەبن و کوتی کەسێکی هاوێن ببینەوە بیکەینە ئاشپەس بەڕەحمەت ڕەسوول خان پیاوێکی چاک بۆ کوڕی بارامخانی بوو 15 بەرابەری من خوێندەواری هەبوو ئەمیشتم وەڵا ڕەسوول خان باشە چون بە ئاغا ڕەسوول خانم کوت و ئەمیش کوتی دێم ئاغا ڕەسوول خانی شاردەیە بۆ ئاشپەس بەڵام ڕەسوول خان کەسێکی چاک کەسێکی فەقیر خوێندەواری زۆر وەڵا ئەمن بوومە خوێندەوار قەڵەمی دەرێ لای کوتی ئیسمی شما کوتم ئەبوو بەکر خوب نیست لێرێ خۆیدا ئەمیش کوتم چرا خوب نیست نێوی محەممەد بە ئاغای محەممەدی کوتی وەڵا ئەبوو بەکر خوب نیست ئەمی کوتمەوە 1400 ساڵ تێپەڕیوە نە عومەر چی بۆ من کردو و نە عەلیش چی بۆ کردو بۆ ناڕەحەت دەبی کوتی مادەرم ئینقەدەر کەوی گوشەم خوندێ دەر دێ
قلت والله لا من عادية. كوتی چی ئەوە لێرە دەنگت خراپە چی قلت مادرم إن غدا وشم خونده عمر وعثمان وأبو بكر خبنيش. ئەها قلت والله لا من نورمال من مشكلة منيها. قلت حوضي دكم أمش قلت والله بكيف يفرطكم. قلت نيود دلم أكثر أغا راضي قلت راضي والله نيو نسيم أكثر أغا صالكم كار بوكر صالك دوازده ماغنبو سوار ما كشيت بس كاري عندك سوار دقرانو فنيري خوان دبردو قلت اشتكاني خوم ليرة دالهم جيهايا أما شغلك ما نبو لقراف وندي بو قلتم ليهم لا نبولو صالي الشاتوا قلت أقر راضي بي أمن بخرجي خوم هر نيود دنم أكثر بود دورم أمشتم والله بابم أو نيود من ناود بي بيبو قلت باش والله مشتوم فيهم كنت ذا أمن ده قلبام صعبتي شندك الزازارة قلتم كاعلي والله قلت بالله تتصدق قلتم والله آغاي محمدي دلان يود قورم يود نيم أكبر بفاري خوي بقى توربو حسني كاشو هاد نيش عينيش قلتم برا ذا أو شرينا هنا قورم قلت حتى ما بينقور إذا نقرد هذا قلتم لا كتابين من العوبة الله أو داستان مشي صديقي منه دەستەکانت خۆش بێ کاک هەبووجیان ئەو ماوەیەی پوڵت خردەکردەوە بۆ چێت پوڵ خردەکردەوە لأوروبايا بەڵێ لە دانمارکی ئەو یەک دوو مانگی لە شۆڕشی ژینادا والله لشۆڕشی ژینادا بۆ بۆمبارانەی ئاوەرەکانی کۆیم کۆ کردوتەوە ئەوانەی ئەو موشک باران و ئەوەی کە بە پەهباد شتری داوە بەدەستەتی خەڵک ئەمینێکم دانواردووە هەمووی ئەو کەسانەی داونێنێوەکانیان بۆ هێناوە یعنی بەدەستیان گەیشت و جێی گرت ئەمن ئەوە سەیۆمین جارێک کۆ دەکەمەوە لێی وەستامە جاری یەکەم بۆ کۆبانێم 25,000 کڕۆنی دانمارکی خەرکردەوە کابراگ لێرە نێوی ئەحمەدا پەکەکەیە کوتی بیدە بە من ئەمیش کوتم نا دەدەم بە کوردی سووری ئەنجومەنیان لە کۆپنهاگن بوو ئێستاش نامەکانم ماوە دام بە ئەنجومەنی کوردی سووریە بۆ کرماشانیش ئەمن 85,000 کڕۆنی دانمارکم لێرە کۆ کردەوە خەڵکی دیش کۆی کردبەوە لە کۆپنهاگن و لەولاو کوتیان دەینێرین ئەتووی خۆت چۆن دەنێری کوتەوە من وای دەنێرم ئەنجومەنێکی وانی شاتۆ لە بریتانیا ڕالێ ببوونە ئەنجومەن قسەمان لەگەڵ کردن خەڵکی وان لێرە هەنا خەڵکی لای کرماشانوانە کوتم بام ئەمن واو دەدەمێ نێوی خۆی نێوی بابی ئیبافیدیستێنێوم بۆ بنێرنەوە ژمارەی تەلەفۆنەکەی کوتیان سەر چاوان وەڵی هەموویان بە تایپ بۆ ناردمەوە لە نێو جانتای منە باشە ئەو متمانەیە چۆن بەدەستێناوە چۆن خەڵگەوە متمانەت پێ دەکا و پوڵە زۆرانە خردەکەی و دەینێری متمانەکردن بەڵێک سەختە بۆ خۆی مامۆستاگە ڕاستی دەوێتن ئەمن بە منداڵیش کەسێکی بێمتمانە نەبووم بەڵام هەموو ئەمن متمانەی کە بەدەستم هێنا روێ شایەتی بەدەستم هێنا لە نێو دەستشاندا دوو فەرقە هەبوو لە بنەماڵەی شێخەکانی هەوسڵاباتی هێندێکیان خەڵقانی بوو پێکوتن ئەوانە کەڵ بەشن بێدینن شانسی خۆم ئەمن بە منداڵی بوو ماچیوانە یعنی جناب لە دەستەی کەڵبەشان بووی بەڵە خزمەتکار بووم لەوێ ئەمن پیاوێکی گەورە نەبووم من گەنجەک بووم فێریان کردم خیانەت بە ئەمانەت نەکەی تویە ماڵک ئەوە نەکەی عەرزی باسەعاتت کەم کەسێک ئەمانەتێکی دای تەحویلی دەوا شتێکی وات لە نێو خەڵک مەشهور بی بە ئینسانێکی چاک
تەنە ئەگە تو هەزار نوێژ و ڕۆژ و سکەی و پارەی خەڵک بخۆی و خەریکی گەندکاری و دزی و عیزی و ئەو شتانەبی بەکەن نایە. ئەو حەسەنە خولە بەدەخولیە، بەڵام هەستی ئەحمەدە خولی لە نێو دڵی مندا زۆرترەدا بۆ حەسەن. باشە ئەو کاک ئەحمەدە خولە ئەویش ئەوە ئینسانێکی بەڕێز و زمانێک و زانا. ئەمن هەرچی فێر بووم لەو دەروێژ وسوو لە مستەفا و تاڵ و عەرزت کەم دەروێش هەبوو لە گوندی ئێمە مامشێ محەممەد هەبوو دەروێژ محەممەدی ئەلەپانەی یەکەم کەس و ئوستادی من بوونەوانە. لە منتیقەی شنۆیە جەماعەتێکی زۆر هەبوو، دوو ئوستادی گەورەش لێ بوو، یەک دەروێژ وسوو بوو، یەکیش میرزامراد بوو. ئەمن یەک دارم میرزامراد دی ئەو کەم دەهات بۆ کۆرانە، بەڵام لەگەڵ مامۆسووی وەک باب و کوڕمان لێ هات. باشە کاگا بوو لە نێو مەسەلەن خەڵکی مەزهەبی و بە دین و ئەوانە دیارە خەڵکی لای ئێمە زۆر بە موسڵمان و بە دین و خاهلی مزگەوت بوون. ئەوەش ئەو قسەش هەبوو کە کەڵبەژ ئەوانە و تەبلیغاتی منفی زۆر، بەس ئەم پێم خۆش شتێکی بزانم کەڵبەش کە بە زاهیردایان کورد باوەڕیان بە خودا و پێغەمبەر و شتانە نییە، بۆ ناموس و شت چۆن بوون بۆ قسمەتی ژن و ئەوانە بۆوانج ئەواجی متمانە بوون؟ واللهی مامۆستا ئەوانەی ئەمن دەمناسین زۆر کەس هەبوو دەهات بۆ لەو شوێنە نام خوا و چاپ خوا و بەڵام ئەوانەی ئەمن بۆ زەنافتم ئیساک کرد. ئەوانە ئیسانی لە لای منەوە بەلای منەوە ئەمین بوو لە هەموو بارەکەوە. بەڵام ئەو جارەکانە هێندە خەڵکیش دەهات لە نێو ئەو کۆڵی کەڵبەشتان بوون ئەفسەری زمانی کۆماری کوردستان بوون. لەوانەیە کاکە ئەحمەدی سەرۆکانیە، ئێچیان مەلابەیزی بایزاوێ، ئێچیان مام کاکەڵای تۆبزاوێ، میرزامرادی چێلێ، ئەوانە هەموو ئەگەر ڕێژیم تێک چوو کا ئەحمەدی سەرۆکانێ لەوێ دەبوو، لەو کۆرانە دەبوو، پێیان دەکوت ئەحمەدی ڕێویان خۆی شێت کرد بوو. ئەگەر ڕێژیمی شای تێک چوو تفەنگی زمانی کۆماری هێنا دەرێ. بۆ خۆم لە ماڵە مەلابایزی بایزاوێ بووم، تفەنگ و فیشەگ و ڕەختی زمانی کۆماری هەبوو، زۆری شاتون لەوێ خوان شار بووە. لەبەر سفرەی دەروێشی سفرەتی گەورە بوو، زۆر خەڵکی لەسەر دەخوارد. لەنا هەمیشە دەهۆڵی گونەح بوو ئەو جەماعەتە لێ دەدرا. زۆر باش. خۆشەویستان، میوانی بەردنامەکەم بەڕێز کاک عەبوو ئیسماعیلی یەکێک لە پێشمەرگە و تێکۆشەرانی دێرینی ڕێگای خەبات و کوردایەتی و خەباتە قسەکانمان لەگەڵی ئیدامە دەدەین، درێژی پێدەین. کاک عەبوو باسی جارێک باسی وەت کرد چوویە کاک محەممەد یا وڵام بەران بە ڕەحمەت بێ درێنەی دەکرد، مەڵەغاین دەکرد کوتە چووی نەوێ و ئەوانە. پێم خۆشە ئەو باسی و ڕادیۆیەکەشم بۆ بکەیت. واللهی کاک محەممەد لە گوندی ئێمە بوو، من منداڵ بووم. کاک محەممەد دەچوو لە عێراقی قاتاغی دەکرد، چاومای دێنە شتی دێنە، لەگەڵ بابیشم تۆزە خزماتیان هەبوو، هەم خوشکە مەلەک خێزانەکەی کچی سۆفی محێدین بوو، سۆفی محێدین و مام ئەحمەدیش برا بوون، لەگەڵ ئەمە یەک ماڵەچی بوو. ئەوانە لە چۆمی مەجیدخانەوە ڕاهاتوو بۆ منتقەیە. کاک محەممەد کەسێکی ماشەڵڵا زەلاوە بوو، بەتوانە ئازا بوو زۆر. ئەرێ وەڵای بۆ ئێمە گەرمی دەدرو، ڕۆژێک بە قەدر ڕۆژ و دانەکی خەڵکی دەدرو. جار ڕادوێیەکی هێنا بوو، خەڵک ڕادوێی نەدی بوو. ئەمریش منداڵە سێوادە 10 ساڵم. بڵنگۆیەکی هێنا بوو بە سەربانی، هێنا بوو سەربانی سڵەیەکی لە سەربانی دانا بوو، چەقام بووی نازانم بە بزمان و شتی سڵەکەی لەدارەکی بڵام بوو، سیمەکەی لە ژوورە ڕاهێنا بۆ سەربانی. ئەگەر حەسەن زیرەک محەممەد ئیمام لێ ئێواران دەیکردەوە گۆرانی دەکوت، باوەڕم پێ بکە 56 نەفەر لەسەرەوەی ئەسڵێ هەڵوەستان گوێندا گۆرانی. ماڵی کاک محەممەد و ماڵی مەس ئەو بەر ئەو بەری کوچەی بوو، ماڵی مە بەڵندتر بوو لە ئیوان،
ئیوان گەڕەکەکە لە خوارتر بوو نێویتر بوو ئەمە لەبەر پەنجەرە دەندی چەند خەڵک لەکن ئەو بڵنگۆیە ڕاوەستەوە یعنی کارێکی دەکرد بۆ هەموو خەڵک بیبی گۆرانی حەسەن زیرەک و ئیفات بەڵام گۆرانیەکانی محەممەدی ماملێ و مەلا حسێنی عەبدوڵڵا ئازادە ئەوانە هەبوونە وەختی ئەوانە گۆرانیان دەکرد خەڵکی چولێ ڕاوەستەوە کاک محەممەدی ئەو نەیدەکوت کاک محەممەد بەڵام من دەڵم کاک محەممەد ئەو بۆ خۆیان سوحبەتی خۆیان هەبوو چوین و لەوێ دانیشتین بابیشم قسەی محەممەد چاکە باشە قسەی عەلی گۆلم نیشانە گۆلم نیشان ئەمە نەمزانی چ دوێ ئاگاتم لە بام پرسی بامتی گۆلم نیشان یاری مستە شتێکە یعنی گۆلمە شتێکە قسەی گۆلم نیشانە ڕادیۆیەکەی کرد بۆ ڕادیۆیەکەی قسەی دەکرد دەکەن ڕادیۆیەکە شتێکی ئەوەن دەدانرا بوو تەواوێک بوو ئەویش بێ قایم کرا بوو ئەمیش شتم کاکە ئەوە ڕادیۆیە ئەدی ئەوە چێ لە قەراغێکی وتی ئەوە جاشتیوە کوڕم ئەمیش هەر سەیدم دەکرد و چاو لەولا بێ دەکرد چی دەستی دەکەڕێ ئەو بکرد جامی زۆر خۆش بی کوتم دەحیتانەکەی دەگەڕێم حەیب نەبێ شتێکی سەیدی کرد في عيسى لك نقوني باب عيسى انتي ندي بويدي ها انا بدي انا تقول ليش نيديبو خلق نيديبو خلق نيديبو الا لو قلت لك كاك محمد رضيبو او قلنا او اختصاص مصدفو كاز نيبو ابيش لزين وين هنا مقاطعتي وكاك محمد واه تسول لزين وين الشيخ راه بكشتي سايد هنا ودي خاطر زور اضابو بەڵێ بۆ ئاگاداری بینەرانت پێم خۆشە بۆ بینەرانی کە نازانن کاک محەممەدی هەوڵاوەندبەران واتە محەممەد شاداب کە دواتر چۆباب خاڵاوێ و ئێستا فەوتی کردووە باشە کاک هەبوو لە غەریبەتی جارێکی باست کرد کوتە هەچەند ئوروپایە و بەرحاڵ خەڵک خۆی دەگوژێ بۆ ئوروپایە و ئوروپانێ و نێوبانگێکی هەیە بەنیست بۆ تو ئوروپا دەگەڵ شاخەکانی کوردستان دەگەڵ کوردستان چه جیاوازێکی بۆ دادنێ ئەخر کاکە ئەتۆ ڕەنگە کەسێکی خوێندەواری هێندێکی عەتمەنی دەزانی ئەتوو کە 15 ساڵ ئەمن 19 ساڵ فەنگم هەیە 19 ساڵ ئەتۆ پێش مەرگەبی پیاوی وە دکتۆر قاسڵان و ئەو هەموو خەڵکانم دیت و ئەو هەموو شتە دەگوێی مندا خوێندرا ئەگەر هەر هەمووشم زەبط نەکردی سەدی 60 زەبط کردووە بەڵام کابرایە کە ئەلعان گەیشت و تێ پێدەگا زۆر فەرقی هەیە لەگەڵە من ئەمن بە هەوایەکی دیکە خۆش کراوم ئەویش بە هەوایەکی دیکە گەورە بووە دەنا ئێستاش ئەمن وەک خۆم ڕەنگە ژنەکەش وەک من بی دەنا منداڵیمیش وەک من بیر ناکەنەوە منداڵی منیش باشن ئەلعان ئەو کچەی هات باریکان ئەو شتەیەنەی بۆ من ڕاستە و پاستە کرد و کوتی بابەوە ئیشی مێ لەو بەرنامەی باریکان مەعروفە ئێستا هەم لێرە هەم لە کوردستان زۆر ئازایە ئەمش لێ ڕاستپاسی دەکەم ئەمش لێ ڕاستپاسی دەکەمەوە تا ڕۆژێ نەمهێشت و یەک منداڵی من یەک ڕۆژیش کاری ڕست بکەم کاری خاچە دەرسیان خوێندووە هێندێکیان شێفی مەدرسەینە کوڕێکمان دکتۆرە ڕێبەر ئەوە لە گرۆنلەند 3 ساڵە لەوەیە باریکانیش مامۆستای زانکۆ ئێستا شێفی شەریکەیەکە شنە پەرستارە بێریوان شێفی شەریکەکە لە نێزوو ئاغوڵسی کوڕێکی چکۆڵەشمان لێر لەدایک بۆ لە شەریکەی تەلەفی ئیش دەکارێت لەو شارە لەبەر ئەوەی ئەلعان ئەما دەنیشم چاو لەو تەلەڤیزیۆنی دەکەم
ئەوان پێیان سەیە ئەمە ئیدا گوێت دەمە ئەو بەرنامە کوردیانە ئەها شاهۆنی هات ئەها فڵان هات ئەوەی دەمێشتی مندا تەسەب بوو مەگەر مەرگ دەنا ناتوانانی دەریبێنی هەتا مەرگیش ئەگەر بم بە ئەوانی شەر دەگەڵ خۆم دەبم بۆ ئیسابێ ئەرێ وەڵای ئەمن ئێستا لێم بگەڕێن لە هەوار بەستی خانوێکی بەجوێنیان تاکەم پێم بڵێ ئەو دەنمارکێ خۆشترە ئەگە ئازادی هەبێ و بگەڕێەوە لە شنوێ ماڵێدا دەنێ لە ڕزایە یان لە هەیە وەڵڵاهی لە هەیە زەویەکی چکۆڵم هەیە کوڕێکیشمان لەوێ خانوێکی لێ تا کردووە ئەزتکەم ئەمن هەیەم پێخۆش لە شنوێشم پێخۆشرا چون هەر لەوێ بوومە ئەمن سێمانگە بوومە لە دڵدیانە لێدایک بوومە لە سێمانگەی من لە هەیەم هەتا ئەو ئینقلاب و شەڕ و تووڕە بۆ لێ بوو کەوا بۆ زیندەجی لە زەویەکەی خۆت و لە هەیە تەرجیح دەدەی بەسەر ئەوروپایە وەڵڵاهی ئەگەر دەسەڵاتم هەبیتن و لێم بگەڕێن ئەوێ خۆشترە بەڵام زاد دوژمن زاڵمە باشە زۆر باز لەوەش دەکەی لە شارەکانتدا بێوەفایی ئەوی زۆر باز دەکەی دەربەدەری ئەو شتانەشی تێدا بووە ئەگەر ئەزمونێکت لەو بارەشدا پێم خۆشە بۆم باس بکەیت وەڵاهی مامۆستا زۆر کەس هەبووە دۆستم بووە ڕەفیقم بووە بەکاری هێناوم دواش کە دیتوویە فەقیر بوومە لێم کشاوەتەوە دیتوویە کە ئەمن دەربەدەر بوومە هەلەی نەپرسی بووم کە قاچاق بووم بەدووم پێشمەرگایەتیە لێم دوور بووتەوە دەنا ئەوڕە هەمیشە لەگەڵم بووە بەڵام زۆر کەسیش هەبووە وەڵا حتا بتوانی دێتە ئێرش لە شیعرەکانی خۆمدا کتومە بێوەفایان بە نەحلەت بن هەتا سەریاری کەس نابن ئەمنیش وەک خۆم ئەگەر دەرگەڕ ڕەفیقی خۆم بێوەفا بم دەبی ئەمنیش وە بە ئەرێ وەڵا وەم کتۆ لە قسەی خۆشم پەشیمان نیم ئیدامەشی هەیە لە بیستە ئێستا بێوەفایان بە نەحلەت بن هەتا کەس هەتا سەریاری کەس نابن پێم خۆشە خەڵکی گوێی لێبی تەجروبەکانی ئێمە وەرگرن ئەگەر ئیدامەکەت لە بیرە پێم خۆشێک بەیتی دیژی دامی بدەیت وەڵاهی نام هەبێ وە پێش بیرەوەریەکانم کەون باش چون بیرەوەریەکانم دەنووسمەوە باوەڕ دەکەم یەک ئەو کەسانە ئیشارەیان پێ بکەم زۆریش دۆست شەو ڕۆژیت پێکەوە بوونە لە دەروێشاتێش پێکەوە بوونە باش دەستت خۆش بێ و سپاس باشە زۆر زۆر سپاس کاک هەبووجان زۆر سپاس پێم خۆش بوو دەستت نەیشێ کە متمانەت پێکردین و خۆت کە خاوەن متمانەت بێمەش کرد و سەرم ێشاندی و خۆشحاڵ بووم کە هەندێک شتت باس کرد و پێم وایە خەڵکیش پێیان خۆش دەبێت بەتایبەتی ئەم خەڵکی منتقەی شنۆی ئەم خەڵکی ئەوانەی هاوتەمەنی جەنابتن لە شارەکانی دیکەی کوردستانیش چون ئەزمونەکانە تەقریبەن زۆربەی خەڵکی دەگرێتەوە دەخزمەتت دام ئەگەر ئاخر قسەیەکت هەیە ئەگەر پەیامێکت هەیە شیعرێکی چکۆڵم هەیە گەر وەخت هەبی بۆ دەخوێنمەوە وەخت هەیە و تەواو لە خزمەتت داین خۆشم زۆرم پێ خۆشە شیعرەکە زالەوەی خۆشتر کە تۆ پێت خۆش بێ ساقی لە پشتی پەردا جامی شەراب بەدەستە چاوم کەوت بە چاوی زانین سەرخۆشە مەستە دەستی من و دامێنی تۆ ڕحمت بێ بە منی خەستا دەی ساقی بە فیدات بم ئەو جار دڵم تەنگاوە وەک جێژی ئەسکەندەرە چۆن سرم لێ شێواوە پارچەم لەسەر ڕوود لادە و ماهی تابان بنوێنە شێخیش تەکێی بەدێ هێت سۆفیش تۆ بەشکێنە غونچەی دەمت پشکوتووە و بولبولیش دەناڵێنێ زاهید زبەی فڕێدا و ساقی مەی لە بۆ دێنێ
ئێستاش بە یادی ئێوە ڕێبوار دەڕوا بەڕێوە ڕێگام قەت دوایی نایە دەبڕم ئەو کەژ و چێوە ئێستاش بە یادی ئێوە ڕێبوار دەڕوا بەڕێوە ڕێگام قەت دوایی نایە دەبڕم ئەو کەژ و چێوە ڕێگام قەت دوایی نایە دەبڕم ئەو کەژ و چێوە ئەرێ وەڵڵا دەستەکانی تۆ خۆش بیت حەق دەستەکانت خۆش بەڕاستی خۆش بوو جات دیارە شارێکە بۆ خۆت پێت خۆشە بەڕاستی ئەو خۆشەی تێدا بزانیم بە شێرێکە بۆ خۆت کەیفی پێ دەکەی دەستەکانت خۆش زۆر زۆر سپاس کاک حەبوو ئیشاڵڵا ساغ و سڵامەت بمێنی بۆمان و سەفەرێکی خۆشت لە پێشدا ئیشاڵڵا خۆش بگوزەرێ ئینشەڵڵا وەڵامیش ڕێ سڵاوم بۆ تو بۆ هەموو بینەرانی تو هەیە چاوی هەموو دۆست و ڕەفیق و هیوادارم ڕۆژێک ئەو نەتەوەیە بەو ئارەزوەی بگا کە ئارەزووت ئامین خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان بەشێک بوو بەشێکی زۆر کورد لە بیرەوەرەکانی کەسێک کە زیاتر لە 4 دەیەیە لە زێد و نیشتمانی خۆی هەڵقەندراوە و ئاوارە و دەربەدەرە و ئاوارەی کردوویە بە شاعیر و کردوویە بە نووسەر و کردوویە بە کەسایەتیەک بەڕێز کاک ئەبوبەکر ئیسماعیلی میوانی بەرنامەکەمان بوو هیوادارین هەر سەرکەوتوو بێ و ساغ و سڵامەت بێ ئەوەش کتێبەکەتە وایە کاک عەبوو ئەوە دیسان خەتەکە زەعیف دەبێ کە گوڵەتی ڕێبوار بۆ کوردستان ئەمن لە شیعانەوی خۆم ناوە ڕێبوار چون لە ژیانمدا ئیلا بە ڕێدا ڕۆیشتوو نێوی شاریت ڕێبوارە بەڵێ خۆشەویستان لە دانمار کە دەڵە باەکی توندی دێ بۆیە نایە لە خەتی ئینتەرنێت دیارە کێشە دەبێ بەڵێ بەرحاڵ زۆر سپاس کاک حەبوو شەوێکی خۆشتە بێ و سەفەرێکی خۆشت لە پێشدا بێ زۆر سپاس سەرچاو سەرچاو